ئافرەت لە ڕۆژی قیامەتە لە بەردەستی ئەڵڵایە مێردەکەی ئەگرێی هێنێ. ئەمە تاوانبارە کە من لاڕێ بووم، کە من خراپ بووم، کە من ڕوتوقود بووم، کە من بێدین بووم، کە من زەمکەر بووم، بوهتانکەر بووم، کە من شەو ڕۆژ لە دەرەوە بووم، وە کچی و کوڕیشم وا پەروەردە کرد. ئەی هێنێ ئەڵێ یا ڕەب سەلهو، ئەی پەروەردگارم پرسیاری لێ بکە لیمە لەم یوئەدیبەنی، بۆچی ئەم ئەدەبی دانایەوم ئەم مێردە خۆم ئەو قەوام بوو بەسەر منەوە. دەی الرجال قوامون على النساء، پیاو ڕاوەستاوە بەسەر ژنەکەیەوە، بۆ ڕاوەستاو نەبوو بەسەرمەوە، بۆ منی هێناکە نەیەتوانی ئەدەبم دابە. لیمە لەم یوعەلیمەنی، بۆ فێری نەکردم، بۆ منی کرد بە داری کە نەیەتوانی فێرم کا کە ئەدەبم دادا، بۆ خۆی کرد بە باوک کە بێ ئەدەب بوو، لە بەرامبەر ئەڵڵا بێ ئەدەب بووە، لە بەرامبەر مەخلوقاتی ئەڵڵاشا بێ ئەدەب بوو. بۆچی ماڵ خانەوادەی دروست کرد، بۆ عائیلەی دروست کرد، بۆ دەستی کچی خەڵکی بڕی، بۆ کۆمەڵێنەوەی خستەوە لەو سەرجادەیە هەرچی ئەکەن و هەرچی ئەڵێن بیکەن و بێڵێن. بۆچی وای کرد؟ ئادی وەرە پرسیاری لێ بکە، بۆ وا ئەزانی هەموو شتێک لە ناو خانەوادەکەتا لەسەرت ماڵ نییە، پیاو نەبووی، قەوام نەبووی، نەت ئەتوانی ڕاعیبی، بۆ دروست کرد. بۆچی دروست کرد؟ بۆی کۆمەلگا تێک بێ، بۆی فەساد بەڵاوکەیتەوە. یەک جوێن کە فێری مناڵەکەتی ئەەکەی لە ناو کۆمەلگایە ئەزانی چۆن وەکو بۆمبە تەقێتەوە، لەوانەیە 20 مناڵیکە لێی وەرگێ، ئەو 20 مناڵای باتەوە ناو 20 خانەوادە، لەوانەیە لە هەر خانەوادەیەکە 10 مناڵیکە لێی وەرگێ. ئەوە یەک جوێن تۆ فێر کرد، بۆ لەسەرە ناکەوێ ئەی کوفرێکی فێرکەی، شیرکێکی فێرکەی، داوێن پیسی فێرکەی، هەڵخەڵە داندنی خەڵکی فێرکەی، کۆیلایەتی فێرکەی، بە ملیۆنان دوایی چاوی لێ بکە. ئەمە هەمووی طبیعیە ڕوان تێپەڕێن، محاسەبەش ناکڕی لەسەری. براوانی میثقالە ذەڕەیەکە ئەبینی، ئەو ئاەتانە لەبەر چاوە بێ لە سوورەی زەلزەلەیە، میثقالە ذەڕەیە گەردی تۆزێک ئەبینی، ئەبینی یعنی محاسەبە ئەکرێی لەسەری. وإن كان مثقال حبة من خردل أتينا بها وكفى بنا حاسبين. محاسبة ئەکرێی لەسەری، ئاواتێ ناپەڕێ، بۆی ئاگاو لە زمانە بێ، ئاگاو لە هەڵسوکەوتە بێ، تۆ قودوەی لە ماڵەکەدا، و پەروەردەکردنی ئەوان واجبە لەسەرێ، ئەگەر نا بەرەو کوێ ئەڕۆی؟ ئاگرێک وقودوها الناس والحجارة، سوتەمەنیەکەی تۆی بکەی، ئەو ئینسانی کە شایستەیتی لەگەڵ چیە؟ لەگەڵ بەردە، بەردی ناو جەهەنەم. بەردی ناو ئاگرە دیوە لە دنیا چۆن ئەتەقێ و پارچەیەکی هێلکێ بە شوێنێکدا ئەی سووتێنێ، چۆن خێرعەلەیەکەیتەوە و ڕاکەیت و دەسەکەی بەناو ئاوە و فولە پەنجە و دەست و قاچەیەکەیت و هەوڵەی سوێەکەی لە دڵپالابەی. بەردی ناو جەهەنەم زۆر خراپتر پیاتەلکێ. ئیبن عەباس ئەفەرمێ بەردی کیبریتیە، ئەفەرمێ کە بەردێک پیاتالکا سارد بووە، ئەو بەرە بێتەوە دانەیەکی ترە تەقێتەوە و دیسان پیاتالکێتەوە بە بەردەوامی، بۆ پەروەردەی مناڵەکەت تێ نەکردووە، ئەبێ لەناو ئەو سزایە بی. پەروەردەی خۆت تێ نەکردووە، هیچ ژنەکەت تێ نەکردووە، ئەبێ بەردەوام لەناو ئەو سزایە بی. چی لەسەرە ئەم ئاگرە؟ عەلەیها مەلائیکە، مەلائیکەی ئەڵڵای لەسەرە جەلە جەلالوه، و مەلائیکەش قووەتێکیان هەیە، قووەتی هیچ مەخلووقێ پیای ناگاتەوە، تا بڵێ وەڵام من چیەکەم، خۆمیان لێ دەربازەکەم، خۆمە شارمەوە. لە جەهەنەما خۆشە بشاری تۆ هەر خراپە لەسەر، هەمووی جەهەنەمە، ئەو تەبەقەی تۆی تیای هەمووی ئەو سزایی تیایە، بچیت هەر کونوکە لەبەرێک خوش بنێکی. و مەلائیکەش لە هەموو شوێنێ و بینێ و دۆزێتەوە، ناتوانی لەوێ ڕابکەی، هەر لەوێ خۆ هاوارەکەی ئەینە المەفەر، لەکوێوە ڕاکەم نییە، تاو هەرە بێ لەناو سزایە بی، هەتا تەواویەکەی یاخود هەتا تا تەواویەکەی یاخود هەتا. مەلائیکەکان غیلاظ شیداد، تۆن و تیژن بەهێزن، ڕەحمیان تیان نییە. ئەڵڵا سوبحانەه وتەعالا بۆ ئەوە خەڵقی کردوون تۆ سزادەن، بەتایبەت بۆ ئەوە. باشە کۆمەڵێ مەلائیکە لە جەهەنەمە بەتایبەت بۆ سزادانی ئەو کەسە دروست کراوە کە ئاوا لە پەروەردەیە ئیهمالە، خەمساردە، گوێی پێ نادا. عەلەیها مەلائیکەة غیلاظ شیداد لا یعصون الله ما ئەمەرهم. ئەڵڵا جەلە جەلالوه یەک فەرمانی پێکردن، سزایە وانە بن، تا لە سزایە ئەبی. هیچ مەلائیکەیە ئەو فەرمانەی ئەڵڵا جەلە جەلالوه ناشکێنێ ئیلا وەکو خۆی تەطبیقێکا لەسەرێ.